کۆمەڵێک گەنجی خۆشەویستی ئەم شارە ئەمڕۆ 50 گەنج لەژێر ئەو ناونیشانە ئێمە ڕێزلێنانیان پێبەخشین لە پای ئەو ماندووبوونەی پێشووتر پێشکەشیان کردووە بە کەرکووک و ئێستا پێشکەشێکن بە کەرکووک وە کۆمەڵێکی تر وەکو ئەرکێ لەسەریان پێویستە بۆ ئایندە ئەو ئەرکە بگرنە سەرشانیە وەکو چالاکوانە لە هەردوو ڕەگەزەکەی تایە میدیا بەڵێ ئێمە وەکو گروپی شار بۆ بنیادنانی معریفی ئامانجی سەرەکیمان لەم مەراسیمە بریتیە لە ڕێزلێنانی کۆمەڵێک گەنج 50 گەنج لەگەڵ 20 کۆمەڵە و ڕێکخرا و گروپە ئامانجە ئەساسەکەی ئەمە یەک ڕێزگرتنە لە برینەکانی گەنجی کەرکووک لەم قۆناغەدا چکە باوەڕمان وایە کۆمەڵێک گەنج لە کەرکووکەیە پێویستە ڕێز لە برینەکانی بگرێ ئەمە یەک دوو ویستوشمانە ئەو کۆمەڵە و ڕێکخرا و گروپانە بە یەکەوە کۆ بکەینەوە چکە لەم دۆخەی کەرکووکدا بەڕاستی قورسە ئەو گروپانە کۆ بکەیتەوە بە یەکەوە سێ ئەمانوێت ئێمە وەکو گروپی شار ببینە لینکێک بۆی ئاسی معریفی لەم شارە بڕواتە ڕێوە ئەم مەراسیمەی ئەمڕۆ سازیەکەین لە ئایندەدا بە شێوە بە ئالێتێکی دیکە ئەکرێ هەموو پێکاتەکانی کەرکووکە خۆ لە ڕێگەی پرۆژەی تایبەتیەوە ئەنجامی دێن چکە ئامانجی گروپی شار هەنگاونانە بۆ دروستبوونی شاربوونی کەرکووک چکە هەمومان ئەزانین کەرکووک بناخانی شاربوونی لە دەست داوە یەکێ لە بناخانی شاربوون بریتیە لە کۆبوونەوە و گفتوگۆ